بێگومان مردن ئامۆژگاری پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە ئێمە زۆر بیری لێ بکەینەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم عاقڵترین و ژیرترین مرۆڤ ئەو مرۆڤەیە کە بۆ مردن و دوای مردن خۆی ئامادە دەکات. ئەو ئینسانە عاقڵە. کام کەسەی لەم دنیادا عاقڵترین مرۆڤە پێی دەڵێن مێشکی گەورەترە لە مرۆڤەکانی تر، مادەم خوای نەناسی لای خوای گەورە مێشکی ئەو بەقەد مێشکی مشکێک و پشیلەیەک قیمەتی نییە، بەقەد مێشکی باڵندەیەکی بچووک قیمەتی نییە لای خوای گەورە، چونکە نەیتوانی لە دنیادا خوا بناسێ، نەیتوانی بۆ مێشکەی کە لە مێشکی خەڵک جیاوازترە خوا پێی بەخشی بوو نەیتوانی ڕێگای خوا بگرێ. بۆیە زۆر پێویستە خۆمان بۆ مردن ئامادەکەین. ئینسانی عاقڵ و ژیر ئەو کەسەیە لە دوای مردنی خۆی شەرمەزار ناکات. ئەویش بەوە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی بە نوێژ و بە عیبادەت و بە خواپەرستی، چونکە بەڕاستی ڕۆژێک دێتە پێشەوە ماڵەکەی خۆمان، ئەو خانووی کە ئێمە تێیدا دەژین، ڕۆژێک دێت شوێنەکەی ئێمە چۆڵ دەبێت، شوێنی ئێمە چۆڵ دەبێت، لەسەر سفرە شوێنەکەی ئێمە چۆڵ دەبێت. ئەو کاتە هەندێک جار کە سوکارەکەمان ئازیز و خۆشەویستەکانمان خەفەتە خۆن و دەست ئەکەن بە گریان بۆ ئێمە، چونکە هەر کەسێک لە ئێمە لەسەر سفرەیەک دانیشێ ڕۆژانە و شەوانە، ڕۆژێک دێت شوێنەکەی ئێمە بە بەتاڵی دەمێنێتەوە، کەسێکی تر تێدا دادەنیشێت. ڕۆژێک دێت ئەو جێگای کە ئێمە تێیدا دەخەوتین جارێکی تر بۆمان ڕاناخرێتەوە. ئایا خۆت بۆ ڕۆژە ئامادە کردووە سەفەرێکی دوور و درێژت لەبەرە؟ خۆ تۆ ئەگەر بڕۆی بۆ شارێک پێویستە ئامادەکاری بکەی، ناکرێت سیارەکەت بەنزینی تێدا نەبێ، ناکرێت پارەت لە گیرفاندا نەبێ، دەڕۆیتە دەرەوەی وڵات ناکرێت جەواز و سەفەرت پێ نەبێ، ناکرێشتی وە. ئایا خۆت بۆ ئامادە کردووە بۆ ئەو مردنەی کە لە پڕێکا پرست پێ ناکەوتێتە گیانت؟ کەواتە ئاگادار بە. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوبرائیل پێی فەرموو عیش ما شئت فإنك ميت. بەڕاستی ئەمە دڵنەواییەکی زۆر بە ئازارە. ئەی محەممەد صلی الله علیه وسلم چۆن دەژی بژی، بەڵام دڵنیا بە تۆ دەمریت، تۆ مردویت، تەواو. تۆش لە دنیادا چۆن دەژیت بژی، دڵنیا بە مردویت و دەمریت. ئەمڕۆ یا بەیانی دەچتە ڕیزی مردووەکانەوە، بەڵام ئایا دوای مردنت شەرمەزار نابی؟ ئەوە گرنگە. تەنها ئەوە کیفایەت نیە ئینسان دڵێکی هەبێ بە حساب خۆی دەڵێ دڵم پاکە، بەڵام دڵێک نە زیکری خوای تایە، نە ئاگای لە نوێژە، نە ئاگای لە ڕۆژووە، نە ئاگای لە قەبر و قیامەتی خۆیەتی. ئەو دڵە لای خوا هیچ قیمەتێکی نییە. دڵێک قیمەتی هەیە خوای تێدا بناسرێت، خۆشەویستی خوای تیا بێت، ترسی خوای تێدا بێت، هەوڵی بۆ قیامەت تێدا بێ، ئەو دڵە لە قیامەتا بەختەوەرت دەکات، نەک دڵێک پڕ بێ لە گوناه و لە تاوان. کەواتە خۆت ئامادەکە بە دوای مردنت. مرۆڤی ژیر و عاقڵ ئەو کەسەیە بۆ مردن و بۆ سەفەری قیامەتی شتێکی باشی ئامادە کردو بە ئیزنی خوا.